ئێمە ڕوونکردنەوەیەکمانەوە لێرەوە ئەگەر قەناعەتمان وا بێ پارتی ئەمە لە پشتی ئەم قەزەیەوەیە یەکەمیان سەربڕینی ئەو دیموکراتیەتەیە کە باسەکرێت دووەمین پێشێلکردنی یاسا و قانونێکە سێمیان ئیهانەیەکە بە لا إله إلا الله محمد رسول الله كأو لوجو من جنابتان قدان كلا بشتي أمايا وأو آلاك تنانت حتى بداخل ضل نشرنا أخوي نجريس شاكتوشي بوين أو آلايا لسر من بركان بو أجر شي خيني براياني أملنا بل ما كان بو بلام آلا كان دانا أجر تخواره يعني تقول آلا لا إله إلا الله محمد رسول الله تنانت حتى لشر داعش أو خلكاني كشر يعني آلا كان جوان أبيوا تماشا كان بزانة أما كاري قواتي هێزی کوردستانە کە بەم شێوەیە مامەڵە بکە ئەوە تا قوربان ئەوە قبڵ لە دراوە لە دەرگاکە بێجگەلەوە ممتەلەکاتی ئێمەتیایە بۆیە لێرەوە هەرچی ممتەلەکاتمانەیە لەناو ئەوە تەحمولی مەسئولیەتێکە ئەو جێیەتەی کە ئەمەی کردووە چونکە شتی ئەمەی تێدایە هەروەها ئەمە ئاڵاکەیە قوربان گیان کە فڕیان داوەتە عەردک ئەمە لۆگ هینەکەی لۆگۆکەمانە بەجلی مەدەنیەوە هەندێکیان أو تاو الله لوجو كيا كلوجو هنا كمان مؤتمرات معنا أو تا ببيوا في أخنا سري أو جزء شيء بسيط كلمة دسمان توتوا أجينا شتي كشيء